ئێمە لە ڕاستیدا ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویشە بۆ ئێمە لەبەر ئەوە کۆربەندێکی یەکەم کۆربەندی ساڵانەی پەیمانگەی تەکنیکی مێرگەسۆر ئێستا بەڕێوە دەچێت و لەم کۆربەندەدا کە لە ژێر ناونیشانی بارزان لە بەرخودانی خۆ نەچەماندن بۆ نیشتیمانسازی پەروەردە و فێرکردن ژینگە پارێزی پێکەوەژان لەژێر ئاو ناو نیشانە ئێمە تیشێکمان خستە سەرلایانی مێژووی و پرسەروەری و قوربانیدانی شیخانی بارزان لەم دەڤەرە کە ئێمە پێمان وایە وەکو پەیمانگەی تەکنیکی مێرگەسۆر کە حەولێکە پێویستە تاکەکانی کۆمەڵگا و کۆمەڵگا بە شێوەیەکی گشتی باشتر لێی هۆشیارکەینەوە لەو مێژووە پرسەروەرە کە لەم دەڤەرە هەبووە لەبەر ئەوە لەگەڵ ئەم مێژووە و خەبات و قوربانیدان بۆ ئازادی وڵات لایانی پەروەردە فەرامۆش نەکراوە لایانی ژینگە دۆستی فەرامۆش نەکراوە لایانی پێکەوەژێنش فەرامۆش نەکراوە سەرڕای ئەم هەموو مەینەتی و ناخۆشیانە جا لێرەدا ئامانجەکەوەیە ئێمە دەین باس لە ژینگە دۆسی دەکەین لەگەڵ پاڵ بەرخودانی و خەبات و قوربانیدان باس لە پێکەوەژانیش دەکەین ئەوە چه حکمەتێک بووە لەگە شۆڕەش و بەرخودان پەروەردە فەرمۆش نەکرا گرنگی پێدراوە ژینگە پارێزی گرنگی پێدراوە و هەروەها پێکەوەژانش گرنگی پێدرا ئەمڕۆ ئەم بنەمانە بوویتە بنەمای کۆمەڵگا پێشکەوتەکانی دنیا وڵاتانی پێشکەوتە دنیا ئەوان پێیان وە ئێمەش دەبی هاوشێوان بین بەڵام غافلن لەوەی کە ئێمە سەدان ساڵە ئێستا لێرە دەست پێکراوە ئەمە پێویستە پیشان بدرێت و ئاستی ڕۆشنبیری و پەرەپێدانی هۆشیاری مێژووی لەم بوارەوە تاکەکان بەرز بکرێتەوە لەلایەکی دیکەوە ئێمە لەم کۆربەندەدا کۆمەڵێک هەلگرانی بەرزترین ناسناوی زانستی کە پرۆفیسۆرە خەڵکی دەڤەرەکەنە ئەوڕۆ ئەمانە سەرمایەکی ئەکادمی ئەو دەڤەرەنە سەرمایەکین لە بۆ کوردستان بەتوانە ئەکادمیەکانی خۆیان خزمەتیان کردووە بە ژینگە بە پەروەردە بە مێژوو بە هەموو کایەکانی ژیان ئەمڕۆ ئێمە لە پای ئەو هەول و قوربانیدانە ئێمە ڕێزمان لێگرتوون قەڵغانی ڕێزنیان پێدەبەخشن بۆ خاتریەوەی هاندێکیش بێت و زیاتر پەرە بەتوانەکان بدرێت و خزمەت بکەن لەو دەبەرەوە لە کوردستان بە شێوەیەکی دەرئەنجامی ئەم کۆربەندە وەکو بەرچاوڕوونیەکیش لە بۆیمە دەبێتەوە ڕاستپاردەیەکمان دەبێت بتوانین لە داهاتوودا زیاتر پەرە بە ڕەحەندەکانی مێژوویی و پڕسەروەری و ژینگە دۆستی خۆمە بنەوە هەروە ڕاستپاردەشمانە بێ بۆ ئایندە ئەساسی قامی باڵک داهەندرێ کە لە چێن دەریش لە پارچەیەکی جوگرافیەکی یەک مەسیحی تێدانە بووە بەڵام ئەوە عەدالەت و هەڵز و کەوتی بارزانی نەمر بووە لەگەڵ پێکهاتەکانی جەنابی بارزانی ئەمری کرد هەندێک لە مزگەوتەکانی مەقاماڵەی بارزان شێخەکانی بارزان درێژایی مەشهور بوونە بۆی باەک بە پێکەوەژیان یەکەمین کۆربەندی زانستیە زانکۆ تکنیکی مێرگەسۆرەیە و گرنگی وێ هەندێکدایە هەیەک و شێوەیەکی گشتی هەوڵ دەدرێتن بابەتی زانست و خەبات و مێژوو و سیستەمی پەروەردەی منتیقی تێکەڵ بێتەکردن و بەش پێویستیەکە پێی گۆڕانکاریەت کل سەردەمی ئەوڕۆی جیهانە هاتیەکردن ئەو ناوچەیەش دەتوانیتن دەگەڵ گۆڕانکاریە خۆ بگونجێنیتن بتوانیتن خەڵکێکی بتوانای زانستی پەروەردە بکاتن نبواری جۆرە و جۆر و بتاکید ئەو میتینگ و دانیشتنێک و زۆر شارات دێن ئامادەت بن هەر یەک لە ڕەنگە جۆرە و جۆر بابەتی خۆ تەڕەح دەکاتە و سمینارێت و پێشاتیە دەست نیشانکردن ئەوە بخۆ گرنگیەکی زۆری هەیە و دەتوانین ببین کۆدەنگیەک حاڵەت دێتە دروستکردن و تەنیا تناوی منتیقیدانیە و ئەو منتیقەی پەیوەندی زانستی گەناوچێتتر نەبیتن گرنگی ئەوەیە و تناوی منتیقیدا دەتوانن پەیوەندی زانستی دیگە جێدی یان زانکۆی دیێت کوردستانی دروست بکەنەوە خاڵێکی گرنگە و بتاکید دەتوانیتن وەکی پێنگاوێکی سەرەتایی تازە تەماشا بکەین لە داهاتوو دەتوانن و باشتر لە سەبیتە شۆڕکردن و هەتا دەتوانیت لە داهاتوو تیگە زانکۆی دەروەش یعنی کۆنتاکت بێتە دروستکردن عینی ئەو کۆلیژێک و لێرە هەی دەتوانیتن و شێوەیەکی گشتی زیاتر خزمەتی خەڵکێ بێ منتیقی بکەوە مێژووش ئەوەی سەلماندێک و ئەو منتیقەش دەتوانیتن شێوەیەکی گشتی خزمەتی خەڵک کوردستانی بکاتن و هەتا سەرتر لە کوردستانی خزمەتە
برجوندی نتویت کرد همه دنیای بکاتن بوی او ناوچش گرنگی تایبت خوی هی و میتر میجوی نوی سلمان ده که او ناوچه چه کاریگری لسر دستکوتت او رو هوا که کرده بشی و یکی گشتی بدستینه. یەکەمین جار خۆشحاڵ بووینە کاوەرە بەشدار بووینە لەو مەراسیمە کە پێکەوە ژیان و پارێزی ژینگە لە بارزان شانازیە لە ئێمە کە بەحسی پێکەوە ژیانی لەو منتەقەی بکەین کە لە مێژوو ئەگەر بێنە مێژوو ئەو منتەقەی زۆر کەنیسەیمان لێ بوون ژیانێکی خۆشی بینی ما و بینی برای کورد هەبوو کە کەنیسە ئێمە پارێز کرد بوو مزگەوتی هەر ئەوها ئەگەر بێنە مێژوو کە ئوسقفیەتمان هەبوو لە بیێ و بێخشەش بیێ و بخشەش ئوسقفیەتمان هەبوو نۆ مەترانمان هەبوون لەوێن دەرێک بەشدار بووینە کە ناو مەجامعی کەنیسەی ڕۆژهەڵات یەک لەوانەیە بوویتە پاتریێرک خەڵکی منتەقەی بارزان بوو خەڵکی منتەقەی بێخشاش بوو ئەوە دیارە کە تشتێکی زۆر جوان بینی ئێمە و بینی برای بوسڵمان بووە حتا ئێستاش یەکەر بێنە لە دیانە هەودیان بێدیال ئەمە پێکوە بووینە بوسڵمان مەسیحی کەس فەرقیمان ناکەت یعنی ئەوە مەسیحیە ئەو بوسڵمانە بە برایەتی بە خۆشی بە تەنایی بە هەر مەشاکلێک هەبی یان هەر خۆشیەک هەبیت هەر نەخۆشیەک هەبیت ئەمە لەگەل یەک و دوو بەشدار دەبین وەکو جەنابەت بە من گوتت دیانە نمونەکی پێکەوە ژیان نمونەکی دەوڵەتێکی گچکە پێکەوە ژیانی تێدا هەیە ئەو پێکەوە ژیان نەهاتی هەر ئەوها بە هەوڵی هەمومان کە ئەو ژیانی خۆش پێکەوە بەڕێو ببینەوە پێوەدارم کە ئێستاژی هەر بەو شێوەی ئەمە بچین کە ژیانی خۆمان خۆش بکەین کە هەموو یەک بین نا ئەوە کوردە ئەوە ئاشوریە ئەو بوسڵمانە ئەو مەسیحێنە ئەمە هەموو بەشارین احتیمامی ما زیاتر بەو تشتانە هەبیت کە ئەمە هەموو بەشەرین احتیمامی بە بەشەریەتی بکەین ئەو جارێ ژیانیمان خۆش دەبیت هیوادارم هەموو ژیانیمە خۆشی و تەناهی بیت ناوی خودێ سپاس بۆ وێ دەرفەتێک و زاری کرمانجی دەمە ئەم باخبین بێگومان بزاوە بارزان بزاوەکە عرفانیە درێژدەمە وەکو ئەم دبینن بێژینە وا 150 ساڵ یان 200 ساڵ زێدەتەریشە لە جزیری دەست پێ دەکات هەتاکو وەک بیرروکە یان وەک هزرە عرفانیە و بەرخودان خۆنە چەماندن بابەتێکی کورێ عرفانیە و غیری خودێ مرۆڤ بۆ هیچ کەسێکی نابێ خۆ بچەمینێتن و مرۆڤ یەکسانە بە بەرامبەر ژینگە هەمی ئەو بابەتێت عرفانی ئەف بزابە لە بارزان هەوڵە جێبجێکردنەوەی هاتەدان لە سەردەمی شێخ عەبدولسەلامێ ئێکێ و لە قەسیدەیەوەی گەل قەسیدەیە الله سەحەرگەها ئەزەل یا شێخی جەزیری هەم واتا و هەم پەیام و هەم ئەرمانج تێدا خۆیان بیتن و پشتی هەنگی تێتن بۆ شێخ محەممەد و شێخ عەبدولسەلامێ دوێک و هەوڵە جێبجێکردنەوەی پڕەنگێکی مەدەنی پڕەنگێکی ئاشتیخوازی پڕەنگێکی پێکەوە ژیان و پێکەوەبوونێ vê armancê cêbicê bikin û millet Kurd wek miletên dî bigehîte aramiyeka erfaniya ku bişêt pêk ve jiyaneka hem olî hem fikrî hem erqî têda bête cêbicêkirin vêca ez ziyatır di basê tenduristiya jîngeke ku tazel astê dinyayê astê welatê nêwdewletî germtirîn basê tenduristî jînge ji ku tenduristiya jînge rast e xwe ser tenduristiya mirov e tenduristiya ajela karîgeriya hey vêca ew jînge parêjî û giringîdan bi jînge parêjî معنایا پاراسنا جنگل رو تندرستی و باسکرنه سر کمکو بتوانین جنگه که خاوینتر دستبر بکن با مروفا و لنتیجه با آجلاش دا چونکه هر مروفا آجلاش کارتنی با خوارنه با تندرستی جنگه یعنی تندرستی خوارنه تندرستی آو تندرستی هوای
اف همه تشتا تأثیر کارگری که گله کامزن سر تندرستی مروه هی باید جنگ پارزی یکی کل اساس پاراستن کمالگه که تندرست